پاریس ڕۆژێکی دیکەی ئاڵۆز بەڕێ دەکات. هەزاران کورد ڕژاونەتە سەر شەقامەکان. دروشمەکانی ژن ژیان ئازادی و شەهید نامرێ بەنێو شەقامەکاندا دەنگ دەداتەوە. لە ناڕەزایەتیەکانی ئەمڕۆدا گرژی دروست بوو. ڕوبەڕووبوونەوە لە نێوان خۆپێشاندەران و هێزە ئەمنیەکانی پاریسدا ڕوویدا. هێز ئەمنیەکان بۆ بڵاوکردنەوەی خۆپێشاندەران گازی فرمێسکڕێژیان بەکارهێنا، بەڵام ناڕەزایەتیەکان فراوانتر بوو. خۆپێشاندەران وێنەی ئۆچ ئالانیان بەرز دەکردەوە و هێرشەکەی سەر ناوەندی کەڵتوری کوردی ئەحمەدکایە بەدەستی تورکیا دەزانن. ئاژێت پۆڵات وتەپێژی ئەنجومەنی دیموکراتی کورد دەڵێ دەوڵەتی تورکیا لە پشت تیرۆرکردنی سێ کوردەکەوەیە. ئەو دەڵێ دۆخی تورکیا بەڕوونی پێمان دەڵێ ڕووداوەکەی پاریس تیرۆری سیاسیە. لە ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەرەنسا تاوەکو سەرۆکی شارەوانی و بەرپرسانی دیکەی پاریس هێرشەکان بە قێزەون ناوهێنا، بەڵام ئەنجومەنی دیموکراتی کورد داوا دەکات بە تیرۆر هێرشەکە بناسێنن. پۆلیسی فەرەنسا دەستگیرکردنی بکوژی سێ کوردەکەی ڕاگەیاند. ئەو بە ویلیام ئێم ناسراوە و هاوڵاتێکی فەرەنسی تەمەن 69 ساڵە. میدیای فەرەنسی دەڵێ لە کاتی دەستگیرکردنیدا جانتاکی بچووکی پێبووە، دوو مەخزەن فیشەکی عەیار 45 تێدا بووە. ویلیام پێشینەی تاوانی هەیە و بە ڕەگەزپەرستی تۆمەتبار بووە. لە کاتی لێکۆڵینەوە لەگەڵی لەبارەی هێرشەکەی سەرناوەندی کەڵتوری کوردی ئەحمەدکایە گوتوویەتی من کەسێکی نەژاد پەرستم. کاردانەوەی هێرشەکە فراوانە. لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق داوا لە فەرەنسا دەکەن لێکۆڵینەوەی بەپەلە لە ڕووداوەکە بکەن.